سڵاو لە بینەرانی خۆشەویست بینەرانی ڕەشماڵ خۆشحاڵین ئەم شەویش دێنەوە خزمەتان لەگەڵ گروپێکی ئازیز کە لە شاری قەڵاو منەرەوە تەشریفیان هێناوە بۆ بەرنامەکەمان ئەو ناوە لە هەمەوەندەوە هاتووە جا ئێمە لە ئێران دانیشتین کاتی خۆی پەسوەندی ئەلفی گرت بە خۆیەوە بوو بە هەماوەند تا چەند لە کوردستانە ئەم فۆرمە بۆتە جێی سەرنجی خەڵک ڕۆڵی موزیکی سونەتی هیچ شتێک لە باشوور زۆر باش نییە هیزی چاو جوانی شۆخی نەشمیلانی گوڵاڵە سوورەی ئازیز دەشتی مەریوانی گوڵاڵە سوورەی ئازیز دەشتی مەریوانی من لە تەمەنی 6 ساڵەیەوە بە شێوەی ئاکادمی ژەنی پیانۆم دەست پێ کرد بە شێوەی کلاسیک شەوەن خەڵوەتن باوانن ئۆماڵ بێ ئەغیانن عالم گروتن نازنن دەی دووستە بەردانن ئای کەنی لێ سەر گوڵمەکە مەنی لێ زاگن بەکوڵ باند بێ کوڕ بۆ لەنجە و زەلی لێ داگد بەکوڵ باند بێ کوڕ بۆ لەنجە و زەلی لێ